کۆنگرێسی ئەمریکا گورزێکی گەورەی لە لۆبی تورکیا و کەنداوی عەرەبی دژی کوردە. عێراق لەبارەی قسەکانی هاکان فیدان دژی هەرێمی کوردستان باڵوێزی تورکیای ناچار بەڕوونکردنەوە کرد. وافدی ئیمراڵی وەردۆغان کۆبوونەوە، کۆمیسیۆنیش پرسی ئازادکردنی ئۆجەلان تاوتوێ دەکات. کۆبوونەوەی دوێنێ کە لە کۆنگرێسی ئەمریکا بەڕێوە چوو لەلایەن لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە بەرگریەکی زۆر لە دۆسیەی کورد کراو. حکوومەتی دیمەشق بە بەرپرسیار زاندرا بەرامبەر ئەو پێشێلکاریانەی ئەنجام دراوە. هەڕەشەی هێنانەوەی سزاکانیشیان بۆ سەر ئەحمەد شەڕع کرد. لا کۆبوونەوەکە داواکرا ئەمریکا بەردەوام بێت لا پشتیوانیکردنی کورد و هەسەدا. براین ماس سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە ڕایگەیاند تاوەکو ئێستا جەنەڕاڵ مەزلوم عەبدی متمانە پێکراوترین کەسی ئێمەیە و هاوپەیمانمانە لە سووریا و پەیوەندیەکانمان لەگەڵی بەردەوام دەبێت. بەمەش سەرجەم ئەو هەوڵانەی تورکیا و وڵاتانی کەنداو لە ڕێگەی لۆبیەکانیان کە ملیۆنان دۆلاریان خەرج کرد بۆ ئەوەی دۆسیەی کورد لە سووریا بکەنە دۆسیەیەکی لۆکاڵی شکستی هێنا و ئەمریکا جارێکی دیکە بۆ پشتیوانی لە کورد دێتەوە مەیدان و چاوەڕوان دەکرێت سیاسەتی ئەمریکا زیاتر بە قازانجی کورد لە سووریا گۆڕانکاری بەسەردا بێت. ئەمڕۆ وەزارەتی دەرەوەی عێراق لەسەر قسەکانی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا باڵوێزی وڵاتەکەی لە بەغدا بانکێش کرد و ناڕەزایی قوڵیان گەیاندە تورکیا و هاکان فیدانیان بە سنوور بەزێن ناوبرد. محەممەد حسێن بریکار لە وەزارەتی دەرەوەی عێراق و بەرپرس لە پەیوەندیەکان لەگەڵ ئەنین بۆ ڕائینان باڵوێزی تورکیا دانیشت و ڕایگەیاند سەکانی هاکان فیدان دیبلۆماسیەتیان تێپەڕاندووە و بە تەواوەتی دەزوەردانە لە کاروباری عێراق. عێراق خاوەنی سەروەری خۆی و وەک وڵاتانی دیکەی ناوچەکە نییە. جێی باسا جگە لە حمەی حاجی مەحموود هیچ حیزب و بەرپرس و وەزارەت و فەرمانگەیەکی هەرێم ناڕەزایەتیان لە قسەکانی هاکان فیدان دەرنەبڕیوە. ئەمڕۆ وەفدی ئیمراڵی لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا کۆبوویەوە. بەر لەم دیدارە ئەردۆغان لە کۆبوونەوەی فراکسیۆنی پارتەکەیدا باسی لە کارەکانی کۆمیسیۆنی پەرلەمانی تایبەت بە چارەسەری پرسی کورد کرد و ڕایگەیاند کۆمیسیۆنەکەمان نزیکە لە تەواوکردنی راپۆرتەکەی. بە ئاشکراکردنی راپۆرتەکە بەرپرسیاری وەرکی زیاتر دەکەوێتە ئەستۆی لایەنە سیاسیەکان. یەکێک لەو بابەتانەی کە ئەو بڕیارە کۆمیسیۆنەکە لێک تێگەیشتنی لەسەر بکات پرسی مافی هیوایە واتە ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان. جێی باسا پێشتر دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا کە هاوپەیمانی سەرەکی ئەردۆغانە ڕایگەیاند هەریەک لە ئۆجەلان و دەمیرتاش ئازاد دەکرێت.